یاری موایتای ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا سەرەتا لە تایلەندەوە سەری هەڵاوە وەکو هونەرێکی بەرگری و وەرزشکردنێکیش یعنی هەردوو حاڵەتەکە هەم هونەری بەرگری هەم وەرزشکردن سەرەتا لە تایلەندەوە سەری هەڵاوە و تەنها تایبەت بۆ بەو ناوچێ بەڵام ئێستا خۆشبەختانە لە هەموو دنیاە ئەم یاریە کرێت و ئەم وەرزشە کرێت واتوانم بڵم لە هەموو جیهانەوە خەڵک ڕۆکاتە تایلەند بۆ ئەم وەرزشە و بە پێچەوانەشەوە کە بڵاو بۆتەوە لە هەموو دنیاە ئێستا خەبیری تایبەتی تایلەندی بۆ نمونە هەنێ کەسی تایبەت شارەزا لە بوارەکە سەفەرەکەم بۆ هەنێ وڵاتان بۆ وتنەوەی دەرس و الحەمدولله ئێستا یاریەکەش لە کوردستانی خۆمانە لە ساڵی 2015 بە ڕسمی ئەکرێ پێشتر کیک بۆکسە بۆ هەر و هەنێ هونەری بەرگریتر هەبووە موایتای نەبوو لە کوردستانە لە ساڵی 2015 بە ڕسمی ئێمە ئەم یاریەکەین. من ساڵێک و سێ مانگە دەستم بە یاری موایتای کردووە بە شێوەیەکی زۆر باش ئامادەم بۆ یاریە توانیمە بەشداری بتوڵەی کوردستان بکەم لەخوا بەجابێ توانیمە دارەی زێر بەدەست بێنم یەکەین بەدەست بێنم بۆ یانی ئاشتی چوار یاریزان بەشدار بووە هەمووی لە وەزنی 91 بەرەو سەرەوە ینی فەوقە سەقیل. من نتوان بڵم لە ڕۆژێکا دوو جای یاریەکەم ینی یاری ئاسنەکەم لەگەڵ شەوەکەشیەم بۆ ئێرە ساعت 6 تا 9 تا 8 تا 9 لە ڕێی دەرونیەوە تا بڵێ دەرونێکی باشە پێبەخشێت ینی ئیسراحەتێکە پێ چۆن بڵێ جێوێکی ترە ئەیاتێ بۆ تۆ لە دەرەوە بیت مشکلەکە هەبێ بۆ ئێرە ئەو لە خێڵ نامێنێت. سپاس بەخوای گەورە یاریزانی باشمانەیە زووتر کوردستانی ئێمە ئاشنا بۆ لەگەڵ یاریەکەیە یعنی بە مودەیەکی کەم توانیمانە ئاشنامین لەگەڵ ئەم هونەرە بەرگریەیە یەکێکی بۆ نمونە وەکو کاک باسانمان هەیە وەک کاکۆکار وەک کاکاردۆمان هەیە کە ماوەیەکی کەم توانیوانە لە کوردستان و لە عێراقیشان نەتیجە بێنن.
یاریەکە لە بۆکس پێکاتووە لە گرتن و زۆرانبازی ئەنیشک و ئەژنۆ کە ئەمەش تایبەتمەندیەکە کە لە هیچ هونەربەرگریەکی ترا نییە کە ئەنیشک و ئەژنۆیە و بۆکس و قاچیشی بێکەوە کە کردوێتەوە واتە ملاکەمە و قاچ و ئەنیشک و ئەژنۆشی بەیەکەوە لە یەک کاتە کۆ کردوێتەوە. لە ڕێی کێشەوە ئەم وەزنەی من سەرونەوەیەک ئاینەوەیەک کیلۆ من خۆم 106 کیلۆم بەس سەرونەوەیەک ئیتر پێویستە بە ئاسەباری ئاسنە بێت بە پڕۆتیناتە بێ ینی چۆڵی ناتوانین لەگەڵێکێکە بڕی یاری بکەی کە 70 کیلۆ بێ کە 80 کیلۆ بێ هەمووی سەرونەوەیەک کیلۆ بێ ئەنی فۆقە سەقیلی پێڵێن لە هەر کاتێکە بە شێوازی ئەتوانین بڵین سەر جادە یاریزانەکە بۆکسی وەشان ئەوە بێتە فاوڵ لە هەر کاتێکە داوەری یاریەکە ستۆپی باریەکە گەر یاریزانی بەرامبەر هەر هێرشی کرد ئەبێتە فاوڵ لە هەر کاتێکە یای لە جیهاز یاریزانەکە دووبارە ئەبێتەوە بە فاوڵ لەبەرەوە بێگومان فاوڵیتیایە و یاریزانێکیش ئەگەر بڵین زەربەی زیاتریشیا بێت لە بەرامبەرەکەی بەڵام ئەگەر فاوڵی زیاتر بێت داوەر بێگومان هەموو شتانە ڕەچاوەکە. من ینی بەشداری پاڵانەتی ئاسیا بکەم بۆ بەغاکرد پشگیری بکەن زۆر باشە بێت ینی لەم وڵاتە ئەو نییە بڵێ شتەکە زۆر ڕسمی بێت چکە کوردستان تۆزە خونیان بەم ڕاضی ئێمە ئەوەی کە هەبێت زیاتر دوو کۆڵی ینی هەرێرزەی ئەوانەمان هەیە هەرزەی مۆیتایەکی بۆکس کەمترە دەستخۆشی لە مامۆستا سیروانەکەم مامۆستا سیروانمینە کە توانی بگەێنە بەم پاڵاوانەتیە و چەندەها پاڵانی تریشی هەیە پێیگەیاندون زوو لێرە زۆر سپاسیەکەم لە هەردوو دەستی ماچە.
ماڵۆ زۆر باشن لەگەڵمانی زۆر پشتگیری مەکەن زیاتر براکەم زۆر پشتگیری مەکات ئەنی هەم باوکم دایکم هەمیان پشتگیری مەکانی کارێک ناکەم بڵێن بچی بۆ یاریە لو تەشکی یانی چۆن لە شوێنێک تەشکی ئەوەی نییە دەیەکی بەس مشکلم نیە لەگەڵ ماڵەوە وەڵای کە یەکەم جا ئەڕۆی یەکانیەکیم یاری بکەیت ئیجاری و کردبێ تۆزێک ترسی هەیە بەزتر کە ڕاهاتی لەگەڵەوەیە ترسێکی ئەوەی نامێنێت ئەنی هیچ ترسێکی نامێنێت باسان سواز بخوا ساڵێک و 3 مانگە بە پسڕی ئەویش بە بەرداوامی ناتەمرینی کردووە لای ئێمە جگە لە یاریزانی مامۆستاییەکە هەر کوڕیە گەڕێکین و هاوڕێی مناڵین کاک باسان سواز بخوا تەمەنێکی کەمی هەیە لە مودەیەکی کەمە کە هاتە ئێرە من الحەمدولله هەستم پێکرد کە ئەگەر بەردەوام بێت ئەتوانێت پاڵاوانێتەکان نەتیجەی باشیە بێ و لەخوا بەزێ بێ بەردەوام بوو لەژێر من و کاک باسانی لەژێر سەرپەرشتی مامۆستا سیروان مینەیە کە بەردەوام بووە و منیش پشتگیری بووم الحەمدولله لەم پاڵاوانێتی کوردستانی خۆمانە توانێتی پلەی یەکەم بەدەست بێنێ لە وەزنی قورسە واتە سەرونەوە کیلۆگرام یارێکە لە 3 ڕاوند پێکاتووە بڵین بۆ بتوڵەی تازە پێگەشتوان قسە بکەین نەک بۆ بتوڵەی پاڵاوانێتەکانی عالەم پاڵاوانێتی عالەم ناڵین 3 ڕاوندە هەر ڕاوندی 2 دقەیە بەڵام ئەگەر لە ڕاوندی یەکەمەیان ڕاوندی دووەم یاریزانێک زەربەیەکی وای بەرگە بکە نەیتوان یاریکە بەڵێ یاریەکە کۆتایی پێ بەڵام ئەگەر هەر دوو پاڵەوان بەردەوام بوون تا هەر 3 ڕاوندەکە ئەو کاتە ئەگەڕێنەوە بۆ قەراری دادوەرەکەن لە ئەوە سلێمانی خۆمان تقریبان 5-6 هۆڵی وەرزشی بەشدار بوون لە کەلار و لە هەولێر و هەتا لە منتیقەی جنوبی عێراقیشەوە کۆمەڵێک نادی هاتبوون لە پێنجوێن و یاریزانەکان ئەتوان بڵم هیچ پاڵاوانێتێک بە شێوەی ئەم جارە ڕکابەری بەهێزی بەخۆیەوە نەبینەوە یاریزانی زۆری بەخۆیەوە نەبینیوە هەر لە ئاستی سلێمانی توانیمانە 7 نادی بەشداری بکات جگە لە پێنجوێن و هەولێر و چەند نادێکیش لە جنوبی عێراق لە ئێستادا کابرام پاڵاوانێکی کرد لە بەغدا دەکرێت بەنیازی لێوەش بەشداری بکەن بەڵێ بێگومان ئینشاءڵڵا مانگی دوو بەڕێوە چێ لە بەغداد و ئێمەش بەنیازین بەشداریکەین پشت بەخوای گەورە و
پلەی یەکەمی. چەند ئەوەی کەزانێت چەند کەس لێ بەشدارەکەن؟ وەزنەکان زۆرن، یعنی لە هەر وەزنێکە لەوا چێ 10 کەس بۆ 14 کەس بەشدار بێ. جاری وایە لە وەزنێکە 8 کەس بەشدارە بێ. ئەم بە تیر و پشک دەرەچێ، بە تیر و پشک دوو پاڵاوانەکان بەریەکەکەون تا ئەچنە کۆتایی. بەڵام کۆی عراق حساب بکەی زیاتر لە پێم وابێ لە 14 هۆڵی وەرزشی بۆ 15 هۆڵی وەرزشی بەشداریەکە. جێگەی خۆشحاڵیم نەکە 20 بۆ 30 گەنج لێرە یاریەکەن لە زۆر شە دوورکەوتن. زۆر ڕێنمایی من ئەوەیە کە هزرسازی تەندروستێکی باش لە شێکی ئارام هەمووی لەم یاریە جێ بێتەوە. ژیانێکی ئارام و بیرکردنەوەیکی باش و تەندروستێکی باش هەر هەمووی لەم یاریە جێ بێتەوە. ڕێنمای من تەنها ئەوەیە کە لە وەرزش بەردەوام من با بەدڵی خۆشیان نان بخۆن، بەڵام کە لە وەرزش بەردەوام نەبووی هەرچیەک بخۆی ئەتوان بڵم بە زووترین کات دێتەکا بە نەخۆشی.